تۆ لە کاتی ئاگرەکەی لێرە بوو چی ڕوویە؟ لێرە بوو سیارەکەم لا برد ئەوە گڕی گرت ئەگە فەرمیتە ئێرەوە؟ معمەلی ئاوی سلێمانی گڕی گرت بەشی سەرەوەی ئەوەی تەنیشیشی تەمەنە بووی بە تەنیشەکەوەیە پلاسیکن هەمووی پلاسیکە بە تەنیشەکەوەیە ئەمەی تەنیشیشی گڕی گرت ئەو گڕی گرتوایەوە ڕووخە ئێستا ئەمەی تەنیشیشان دیوی و دیوی گڕی گرت یعنی هەر سێ کۆکاکە بێ کۆسوتەوە. باشە چیان ئەکرد لێرەیە هۆکارەکە نەوزانین چی بوو ئاگرەکە چی بوو؟ ئەڵێنی زوگامیان کردو ئەڵێن بەس من نەبینیەوە. ئەی باش ئەوەی کە باسی ئەو کردکەوتە پاکە لە ژوور و گڕی گرتووان چی بوو؟ ئەو مقەبانەیە دێنیان موادی تیانەوە هەمووی مواد و تەختە و مقەبا و موادی چلوڕشەتیاتی هەمووی گڕی کرد یا خۆی کۆگاش وایە یەک لایکە گڕی گرەمەی گڕێک ئاگرەکە بچووک بوو سەرەتاکە کەوتەوە زۆر چکۆلە بوو دووسێ کارتۆ قەنجەرەیە ئاگرەکە دەدەوە ئەوە هەمووی شوشە بوو شوشەکانیان شکان هاوارماکە شوشەکە بشکێنن بیکوژێنەوە شوشەکان شکان یەکسەر ژێرەوەی گڕی کرد ئەو شوشەیە ناشکا بەخوا پەنجا بەردیان پیاوە جادە شکاوە. باشە کەسی لێ بوو ژوورەوە؟ کەسی لێ نەبوو بەڵامەوە ئەمنەوە هەمووی سیارە بوو زیاد سیاری لێ بوو خەڵک هەموو سیارەکان جامی سیاران نشکان سیاران لابرد ژیان سیارەکانیش گڕی کرد. ئێستا کۆی کە بزانی چۆ سوتاوە بەتەواوی کۆگا سوتاوە هەرسیشی موادی تایە ئێرە مەخزەنە مەخزەن چی یعنی شتی زیایی تایە هەمووی شتی معاملەکانی تایە زەرێکی زۆری یعنی ناخەمرێنە بڵێ بۆنە نازانێت بەڵامەوەیە زۆر زەرریە بەس الحەمدولیلا زەری ژیانیان نەبوو. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ ئاگرەکە بەردەوامی هەیە تیمەکانی بەگری شارستانی لێرن بۆی کە کۆنتترۆلی ئاگرەکە بکەن بەڵام تاوەکو بێت ئاگرە زیاتر تەشەنە دەسێت هاوکار بێنەکان جوێزێتەوە چەندێک لە هەوڵدان لە چەند لاوە تیمەکانی بەگری شارستانی بەڵام ئاگرەکە کۆنتترۆلکردنی ئەستەم بووە لەبەرەوەی کە ڕێژەی زۆر مەواد لەناو ئەم کۆگایانەیە بوونی هەیە تا ئێستا سێ کۆگا سوتاوە ئەوەی دەبینرێت کە بەردەوام تەشەنە دەسێنێت و تیمەکانیش کۆنتترۆلکردنی ئاگرەکەیان لا ئەستەم بووە.